بیرکاری پۆلی هەشتەمێ بنەڕەتی لاپەڕە 88 بەشی 2 ئەگەر کاتیش هەبوو هەندێک لە لاپەڕە 89 لێرە گەیشتمە ڕاهێنان و جێبەجێکردن پرسیاری ژمارە 37 ڕەوەند 34 پولی دا بە هەتاوی خوشکی بەمە ژمارەی پولەکانی هەتاو بووە 289 پول. هەوکێشەیەک بنووسە و شیکاری بکە بۆ دۆزینەوەی پولەکانی هەتاو لە بنەڕەتدا. وەڵامەکەشت ساغ بکەوە. هەتاو نازانین چەند پولی هەبوو چونکە نازانین یەک لە جیاتی نەزانینەکەی هێمایەکی بەکاردێنین زۆربەی جاران ئەو هێمایە پیتەکە لێرە چونکە هەتاوە ناوی پیتی بەکاردێنم نازانین چەند پولی هەبوو بەڵام کە ڕەوەند 34 پولی دا بە هەتاو واتە کۆ شتەکە ئەرێنیە لۆ هەتاو واتە کۆکردنەوەیە ئەو جا بوو بە واتە یەکسانە بە 289 پول. ئێستا زۆر ئاسانە شیکاری ئەو هەوکێشەی ئەو 34 کە کۆیە دەی بە مالای چەپ دەبیتە کەم بە تەنیا دەمینێتەوە 289 کەم 34 بزانی دەکات چەند 9 کەم 4 5 8 کەم 3 5 و دووش لێرە کاتە هەتاو 255 پولی هەبوو. ساختکردنەوەکە کووە بزانین 255 ڕاستەیان نا لێرە ئەمن تەنیا لای ڕاست وەردەگرم لە جیاتی دەنووسم 255 کۆی دەکەمەوە لەگەڵ 34 ئەگەر کردی 289 ڕاستە ئەگەر نا هەڵم کردیە 982 کاتە لای ڕاست بووە 289 لای چەپیش هەر بەخۆی 289 لای ڕاست یەکسانە بە لای چەپ کەواتە 255 شیکارە لۆ ئەو هاوکێشەیە. هاوکێشەیەک بنووسە بۆ نواندنی هەریەک لەم پەیوەندیانە ئەو پرسیارانە گرنگن پاشان هاوکێشەکە شیکار بکە. پرسیاری 38 ژمارەیەک بخرێتە سەر 8 ئەنجامەکەی دەکا 16. ژمارەیەک دەنووسم ژ بخرێتە سەر واتە کۆ 8 هەر 8 ئەنجامەکەی واتە یەکسانە بە دەبێتە 16. چ ژمارەك لەگەڵ 8 دەکا 16 یەکسەر دەزانم ژ یەکسانە بە 8 چونکە تەنیا 8 و 8 دەکا 16. پرسیاری 39 ژمارەیەک کەم 3 ژمارەیەک ژ کەم 3 واتە 3 لێ کەمکەینەوە یەکسانە بە کەم 8. چ ژمارەك ئەگەر 3 لێ دەرکەین هەر دەکا کەم 8 لێرە دەتوانم بە دوور و درێژی چاکەم ئەو کەم 3 ببە مالای دەستی چەپ کاتە ژ یەکسانە بە کەم 8 کۆ 3 چونکە کە دەستە لای دەستی چەپ هێمایەکەی دەگۆڕدرێ پیتی ژ یەکسانە بە کەم 5 دیارە ئەو ژمارە کەم 5 بووە چونکە کەم 5 و کەم 3 یەکسانە بە کەم 8. پرسیاری 45 ئەوەندەی ژمارەیەک واتە 5 جار ژ 5 ژ یەکسانە بە 45. ئایا چ ژمارە کە لێکی دەم لەگەڵ 5 دەبیتە 45 هەمووان دەزانین ژمارە 9 کاتە ژ یەکسانە بە 9 بەڵام ئەگەر من چاچی کەم دابەشی 5 دەکەم هەردوو لە 5 لەگەڵ 5 دەبیتە 1 ژ یەکسانە بە 9. پرسیاری 41 چواریەکی ژمارەیەک واتە 1 لە سەر 4 ئەوها ژمارەیەک ژ لێرە بنووسم ئەگەر لەوێم نەنووسی لەسەرەوەم نووسی ژ ئەوها 1 لە 4 یەکسەر دەنووسم ژ دابەش 4 پێویست ناکە لێرە بنووسم 1 دانە ژ بزانە ئەوجا خوێندکار کوی پێ باشە ئەوها بنووسی من دەتوانم ئاوا بینووسم ژ دابەش 4 یەکسانە بە 10. ئایا ئەو ژمارە چەندە چ ژمارە کە دابەشی 4 بکەم دەبیتە 10 بێگومان 40
لۆ شیکارکردنی ئەو هاوکێشەیە ئەمن دەبی هەردوو لای هاوکێشەکەی لێک دەم لەگەڵ چار هەتا ئەو چارە لێرە نەبی تەنیابی یەکسانە بە چل. پرسیاری 42 جۆرج بە 5 ساڵ لە برایەکەی گەورەترە، دوای 7 ساڵ تەمەنی جۆرج دەبێتە 19 ساڵ. ئایا ئێستا تەمەنی براکەی چەندە؟ ئەو پرسیارە تۆزە ڕەنگە زەحمەت بی. با بزانین دوای 7 ساڵ تەمەنی جۆرج 19 ئەوی چاکەین، واتە ئێستا تەمەنی جۆرج ئەگەر پیتی ئیلۆ دانێم لەگەڵ 7 ساڵی دیش ئەو جە دەکاتە 19. با بزانین ئێستا تەمەنی جۆرجی چەندە، هەرچەندە داواکاریەکە ئەو نییە بەڵام زۆر پێویستمانە. ئەو هەفتەی دەبەمە لای دەستی چەپ، تەمەنی جۆرج یەکسانە بە 19 کەم 7 و تەمەنی جۆرج یەکسانە بە 12 واتە ئێستا جۆرج 12 ساڵە. بە 5 ساڵیش لە برایەکەی گەورەترە، تەمەنی برایەکەی و 5یشی لەگەڵبی ئەو جە یەکسانە بە 12. تەمەنی برایەکەی چەندە؟ 12 5 لێکەم بیتەوە دەکا 7 ساڵ، کاتە برایەکەی جۆرج 7 ساڵە ئێستا. بێمە لای لاپەڕە 89 پرسیاری 43 و 44 و 45 دوو گۆشەی هەریەک لە پرسیارەکانی خوارەوە تەواوکەری یەکترینە. ئەو وشەیە زۆر گرنگە. تەواوکەر واتە بە هەردووچیان کە کۆیان دەکەینەوە یەکسانە بە 90 پلا گۆشەی وەستاوە. ئەوەیە مانای تەواوکەر. هاوکێشێک بنووسە و شیکاری بکە بۆ دیتنەوەی بەهای پیتی س. گۆشەی س کە کۆی بکەینەوە لەگەڵ گۆشەی 63 بە هەردووچیان دەبیتە 90. ئایا گۆشەی س چەندە؟ یەکسەر دەزانین 27. بەڵام ئەگەر بە بیرکاری ئیشکەین ئەوها گۆشەی س و گۆشەی 63 پلا یەکسانە بە 90 پلا. ئەوجە 63ەکەی دەبەمە لای دەستی چەپ، س یەکسانە بە 90 کەم 63 و س یەکسانە بە 27 پلا. دەبی بنووسین بێگومان. ئەگەر من نەنووسم ئەوە ڕەنگە لەبەر نەبوونی کاتبی. پرسیاری 44 بە هەمان شێوە س کۆ 42 یەکسانە بە 90 و 42 دەچیتە لایەکەی دیکە پیتی س یەکسانە بە 48 پلا. پرسیاری 45 بە هەمان شێوە س کۆ 15 یەکسانە بە 90 و س یەکسانە بە 75. پرسیاری 46 کارین کتێبێکی بەکارهێنراوی کڕی، بۆیە 7 لە 10 نرخە بنەڕەتیەکەی پێدا. واتە ئەگەر کتێبەکە بە 10 دینار بوو ئەو 7 دیناری پێدا. وەکۆیە داشکاندن هەبی 30 لە 100 یان 3 لە 10. هاوکێشەیەک بنووسە و شیکاری بکە بۆ دۆزینەوەی نرخی کتێبەکە بە نوێیی. ئەگەر بزانی کە کارین ئێستا 6300 دیناری داوە، کاتە زۆر ئاسانە. نرخەکەی ئێستای 7 لە 10 نرخە کەونەکەی نازانین، پیتی کئی لۆ دادەنین چونکە کتێبە یەکسانە بە 6300 لۆ شیکارکردنی ئەو هاوکێشەیە چونکە لێک درایە لەگەڵ کەرت، ئەمن لێکی دەم لەگەڵ سەرە و ژێرەی ئەو کەرتەی هەردوو لە واتە بەخۆی 7 لە 10 ئەمن لێکی دەم لەگەڵ 10 لە 7 هەتا ئیشەکە ئاسان بی. هەروەکو خۆی دەنووسرێتەوە وەلایەکەی دیش دەبی لێک دەم لەگەڵ هەمان ژمارە 10 لە 7. ئێستا ئەو هەفتە لەگەڵ ئەو هەفتە 1 دا لەگەڵدا دابەشتە 1 تەنیا پیتی کمایەوە لە لای ڕاست. لە لای چەپیش ئەو ژمارە دەبی لێکیان دەم دابەشی ژمارە 7 بکەم. 3 دانە سفرم هەیە
و 63 دابش 7. 63 دابش 7 یەکسانە بە 9 و 3 سفرەکانیش دێنە خوارێ. لێرە دینار دەبی بنووسم. کاتە کتێبەکە بە نوێیەتی بە 9000 دینار بوو، بەڵام ئێستا چونکە بەکارهێنرایە نرخەکەی بوویتە 6300. پرسیاری 48. هەواڵ 15000 دینار بۆ هەر کاژێرێک کارکردن وەردەگرێ، سەرباری 40000یش هەموو هەفتە. هەفتەی ڕابردوو 340000 دیناری وەرگرت. هاوکەشێک بنووسە و شیکاری بکە بۆ دیتنەوەی ژمارەی کاژێرەکانی کارکردنی هەواڵ لە یەک هەفتە. دەزانین کە هەر یەک کاژێر بە 15000 دینارە، بەڵام نازانین چەند کات ئیشی کردیە. کاتە ئەوەی کە دەزانین 340000 دیناری وەرگرتیە. 340 لێرە دەشزانین کە هەر کاژێرەی 15000ە، بەڵام نازانین چەند کاژێرە، چونکە ناوی هەواڵە دەنووسم 15 کۆ، ئەو کۆیە چیە؟ 40000یشی وەرگرتیە، ئەوە هەر هەیە، هەموو هەفتەی 40000 هەیە. هاوکێشەکە بەو جۆرەیە. ئێستا ئەو چلەی دەبەمە لای دەستی چەپ. 15 پیتێ یەکسانە بە 340 کەم 40 هەر یەکسەر دەبیتە 300. ئەو جا هەردوو لای دابەشی 15 دەکەم. پیتێ یەکسانە بە 30 دابەش 15 2 و سفریش دەمینێتەوە، دەنووسم کاژێر. ئیشی کردیە. هەفتەی ڕابردوو یەک هەفتە 20 کاژێر ئیشی کردیە. پرسیاری 49. ئایا شیکاری هاوکێشەی دابش 2 فاریزە 1 یەکسانە بە 4 گەورەترە لە 4 یان بچووکترە؟ واتە ئایا پیتی گەورەترە لە 4 یان بچووکترە؟ زۆر ئاسانە بزانین. چ ژمارەک ئەگەر دابەشی 2شم کرد هێشتا دەکات 4. دەبی ژمارەکە زۆر گەورەتر بی لە 4، چونکە من دابەشی 2 یەکەم دەیکەمە نیوە هێشتا دەکات 4. ژمارەکە لە 8ش گەورەترە، کاتە یەکسەر دەبی بزانم گەورەترە لە 4. پرسیاری ژمارە 50. کۆمەڵێک پێدراوە مەودایان بریتیە لە 28. بچووکترین بەها 47. هاوکێشەیەک بنووسە و شیکاری بکە بۆ دۆزینەوەی گەورەترین بەها لە کۆمەڵەکەدا. مەودە دەبی ئەم بزان مەودە مانای چییە؟ مەودە هەمیشەواتە ئەوها گەورەترین بەها کەم گچکەترین بەها، گەورەترین بەها کەم بچووکترین بەها، گ کەم ب. مەودایەکەمان هەیە 28 و بچووکترین بەهاشمان هەیە کە 47. گەورەترین بەهامان نییە، پیتی گئی لۆ دادەنێم. هاوکێشەکەش شیکار دەکەم. ئەو 47ی دەبەمە لای دەستی ڕاست، دەبیتە 28 کۆ 47 یەکسانە بە پیتی گ. 8 و 7 15 2 4 6 یەکیش 7 کەواتە پیتی گ یەکسانە بە 75. گەورەترین بەها 75. پرسیاری 51. ئازاد ئۆتۆمبیلێکی بە 32 ملیۆن دینار کڕی، 5 ملیۆنی پێشەکی دا و ماوەکەی واتە ئەو پارەی کەمایە کردیە 18 قیستی مانگانە. هاوکێشەیەک بنووسە و شیکار بکە بۆ دۆزینەوەی بەهای قیستی مانگانە. دەزانین ئۆتۆمبیلەکە هەمووی 32 ملیۆن دینارە، دەنووسین 32 لێرە. 5 ملیۆنیش سەرەکی یان پێشەچی، ئەوە 5. ئەوانی دیش 18 قیست، هەر قیستەی نازانین چەندە، دەتوانین دانین پیتی
ق چونکە قیستە. ئەوها هاوکێشەکەی چا دەکەین. ئێستا ئەو پێنجە دەبی بچیتە لای دەستی چەپ کە بوو دەبیتە کەم 32 پێنجی لێکەم بیتەوە. 18 پیتی ق 12 کەم 5 7 27. هەردوو لای هاوکێشەکە دەبی دابەشی 18 بکەم. ئەو جە لێرە وا بزانم پێویستمان بە بژمێر دەبی یەک فاریزە 5 ملیۆن دینار. دەبی بنووسم ملیۆن چونکە ئەگەر نەنووسم هەڵەیە. پرسیاری 52 ڕەنگە پێویست نەکا من باسی کەم. لێرە دەتوانین هەمان وەکو پرسیارەکی وەکو پرسیاری 51 بەکاربێنین لۆ ئەو هاوکێشەی، بەڵام دەهێڵمەوە لۆ خوێندکاران. پرسیاری 53 پرسیارەکی هەتا ڕادەیەک گرنگە و ڕەنگە ئاسانیش نەبی. لەبەر چونکە لێرە یەکەم جارە دوو نادیار هەیە. ناتوانین هیچ هاوکێشەکی شیکار بکەین ئەگەر دوو نادیار هەبوو، بەڵام لێرە ئاسانترە چونکە بە جۆرەکی تایبەت شیکاری دەکەین. ئەگەر هاتوو ن کۆه دابەشتوو یەکسان بی بەکەم 11 ئایا بەهای ئەو بەهایە چەندە؟ هەتا ئەمن بەهای ئەو بڕێی بزانم دەبی بزانم ن و ه بەیەکەوە چەندە. زۆریش ئاسانە بزانم بەیەکەوە چەندە، بەڵام هەر یەکەیان بە تەنیا هیچ کات ناتوانم بزانم چەندە لێرە، بەڵام بەیەکەوە دەزانم. وەکو ئەوی وایە لە جیاتی ن و ه ئەمن پیتە چیتکە دانێم بۆیە پیتی س دانێم ئەوها و دابەشی دووی کەم یەکسانە بە کەم 11. لۆ ئاسانکاری ئەو هاوکێشەی کوشی کارکەم هەردوو لای لێک دەدەم لەگەڵ دوو. یەکسان دەبی بە س یەکسانە بە کەم 22 کەواتە هەردووچی بەیەکەوە ن کۆه یەکسانە بە کەم 22. دێم لێرە لە جیاتی ن و ه دەنووسم کەم 22 6 و کەم 22 کەم 15. ئێستا زۆر ئاسانە. لێکی دەم 6 لەگەڵ 22 کەم 22 دوجار 6 12 دوجار 6 12 یەکیش 13 و کەم 15. ئەو جا هەردوو ئەو دوو ژمارانە کۆ دەکرێنەوە کەم 2 5 7 3 و 1 4 و یەکیش لێرە کەم 147 بەهایەکەی. کوابی ئەوها ئەگەر دوو دانە هەبوو، بەڵام ئەوە ناکە هاوکێشەکەم شیکار کرد چونکە شیکار هەمیشە دەبی بە تەنیا بزانم پیتی ن چەندە و پیتی ه بە تەنیا چەندە، بەڵام لێرە ئەوە جۆرەکی تایبەت بوو بە هەردووچی بەیەکەوە زانیم چەندە، بەڵام بە تەنیا نازانم. پرسیاری 54 ئەگەر سێ ئەوەندەی درێژی ڕێگەیەک بخەیتە سەر چواریەکی ئەم درێژیە دەستکەوتت دەبێتە 19.5 کیلۆمەتر. ئایا درێژی ڕێگایەکەش چەندە؟ وەکو نووسینەکە نووسرایە ئەمەندەی کەمە نووسینی بیرکاری. سێ ئەوەندەی ڕێگایەکەواتە سێ پیتی ڕ بخەیتە سەر واتە کۆ. چواریەکی ئەو ڕێگایە واتە یەک لە سەرچاری ڕێگایەکە. دەستکەوت واتە یەکسانە بە 19.5 19.5. پێویست ناکە ئەمن فاریزەی بنووسم 19.5. لۆ شیکارکردنی ئەو هاوکێشەیە پێویستە ژمارەکان بکەمە کەرتەکان بکەمە کەرتی ئاسایی. 4 3 12 لەگەڵ 1 13 دابەش 4 پیتی ڕ یەکسانە بە 2 19 2 9 18 2 1 2 1 3 38 کۆ 1 39.
39 دابەشتوو. ئێستا هەردوو لای هاوکێشەکە لێک دەدەم لەگەڵ چار هەتا ئەو چارە نەمینێ لێرە. تەنیا 13 دانا پیتی ڕ یەکسانە بە ئەو چارەش لەگەڵ ئەو دووەی کورت دەکرێتەوە، تەنیا 2 دەمینێتەوە لێرە. 2 لێک دەدەم لەگەڵ 39 2 جار 9 18 2 جار 3 6 1 7. ئەوجا ئێستا هەردوو لای دابەشی 13 دەکەم. 78 دابەش 13 یەکسانە بە 6 کیلۆمەتر. بێمە لای ئامادەکاری بۆ تاقیکردنەوە پێداچوونەوەی لول پێچی. پرسیاری 55 هەڵبژاردن لە وەڵامی جۆرا و جۆر ئەم هاوکێشەیە شیکارەکەی بریتیە لە کامەیان شیکارەکەی بریتیە لە م یەکسانە بە 10. بۆیە ئەگەر لێرە م دەبی واتە 2 جار 10 2 جار 10 ناکا 5 کەواتەوە هەڵەیە. ئەگەر لێرە 5 جار 10 ناکات 2 ئەوەش هەڵەیە. لێرە 10 دابەش 2 دەکا 5 ئەوە ڕاستە کەواتە ئەوە ڕاستە. ئەگەر نا ئەوها ئاسان دروستنەکەی دەتوانێت شیکارکەی 1 بە 1 بەڵام زۆر زۆر ئاسانە پێویست ناکە. بۆیە لێرە هەڵەیە چونکە ئەگەر م دەبی 10 دابەش 2 دەکا 1 ناکات 2 کەواتەوەش هەڵەیە. ئەوانە هەمویان هەڵە بوون. پرسیاری 56 هاوکێشەی شیکار بکە. ئەو هاوکێشەیە ئایا وەڵامەکە چییە؟ پیتی س کەم 1 یەکسانە بە 2 لە 3. کەم یەکەکەی دەوەمە لای چەپ 3 لە 4 یەکسانە بە 2 3 کۆی دەکەمەوە لەگەڵ 1 واتە 1 و 2 لە 3. ئەوجا ئێستا ئەو ژمارەی چا دەکەم دەکەمە ژمارە چی؟ کەرتەچی ئاسایی 3 لە 4 و دەبیتە 3 جار 1 3 2 5 لە 3. هەردوو لای هاوکێشەکە لێک دەدەم لەگەڵ هەڵگەڕاوەی کەرتەکەواتە لەگەڵ 4 لە 3. 3 لە 4 لێشتم لەگەڵ 4 لە 3 هەردوو لا. پیتی س یەکسانە بە 5 لە 3 لێشتم لەگەڵ 4 لە 3. لێرە هیچ نەماوە بووە 1 تەنیا 1 ماوە تەنیا 1 س بەڵام پێویست ناکە بنووسم 1 س. لێرە بووە چەند لە لای چەپ 5 جار 4 20 دابەش 9. 20 دابەش 9 ئایا هەیە؟ 20 دابەش 9 هەیە. ئێستا دابەش بکە پرسیاری 57. لێرە ئەگەر کۆڵکەی هاوبەش هەبوو بیبینەوە. لە مابەینی 3 و 4 هیچ کۆڵکەچی هاوبەش نییە بەڵام پیتی س هاوبەشە 1 دانە. لە ڕادەی یەکەم ماوە 3 1 دانە پیتی س و لە ڕادەی دووەم ماوە 4. لە خوارێش 6 دانە پیتی سم هەیە. ئێستا ئەو پیتی س لەگەڵ ئەو پیتی س دەڕوا دەبیتە 1 تەنیا دەمینێتەوە 3 س کەم 4 دابەش 6. پرسیاری 58 بە هەمان شێوە هەوڵ دەدەم کۆڵکەی هاوبەش ببینمەوە لە مابەینی ئەو دوو ڕادەی سەرەوە. 24 و 16 لە ژمارەکان 8 هاوبەشە. لە پیتەکانیش پیتی م تواندوو هەمیشە گچکەترین توان دەبی هاوبەش بی و لە پیتی ن تواندوو ئەویش هاوبەشە. ئێستا چ ماوە؟ 24 دابەش 8 3 پیتی م 1 دانە ماوە پیتی ن هیچ نەماوە 16 دابەش 8 2 پیتی م هیچ نەماوە بەڵام پیتی ن 2 دانە ماوە. دابەش 12 م تواندوو ن تواندوو. ئێستا ئەو 8 و 12 کورت دەکرێتەوە دابەشی چاری دەکەم سەرە و ژێرە کە 8 دابەشی چاری دەکەم دەکات 2 12 دابەش 4 3 م تواندوو دەڕوا هیچ نامینێتەوە 1
نتواند و هیچ نامێنێتەوە. ئەویش یەک. چماوە ئێستا لە سەرێ دوو کەوانەکە هەموو مایتەوە و لە خوارێش تەنیا سێ. پرسیاری 59 هەوڵ دەدەم کۆڵکەی هاوبەش ببینمەوە لەسەرەوە. دوو هاوبەشە لە ژمارەکان س تواند و هاوبەشە کۆڵکەی هاوبەشە و ساد تواند و ئەویش هاوبەشە و ن توان چواریش هاوبەشە. ئێستا لە ڕادەی یەکەم کەمەکە مایەوە 68 دابەشت و 34 س هیچ نەماوە بەڵام یەک دانە ساد مایەوە و ن توان چوار هیچ نەماوە هاتە دەرێ. ڕادەکەی دیکە 6 دابەشت و 3 و س توان یەک دانە س مایەوە ساد هیچ نەماوە یەک دانە نئیش مایەوە. ئەوجە دابەشی خوارەکە هەمووی 24 س تواند و ساد و ن توان سێ. ئێستا لە مابەینی 2 و 24 دابەشت و یەک دابەشت و دوازدە لە خوارێ ماوە دوازدە. س تواند و هەمووی دەڕوا هیچ نامێنێتەوە. یەک دانە ساد دەمینێتەوە لێرە کە کۆڵکە یەکە. نئیش یەک دانە دەمینێتەوە کە کۆڵکە یەکە چونکە لێرە سێ 4 کەم سێ یەک کەواتە یەک دانە نەمایەوە. چ ماوە؟ سادەکە ماوە لەگەڵ ن. لە خوارێ مایەوە دوازدە و لە ناو کەوانەکەی هەموو کەوانەکە مایتەوە. هیوادارم ئەمن هەڵم نەکردبی چونکە زۆر ئاسانە هەڵەکردن لە هەمان کات قسەکردن ئاگام لێبی لە نووسین و لێکدانی و شیکاری بیرکاریش لەو ئاسانانە نییە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 89 تۆزە چی لە لاپەڕە 88 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.